بیارە شارۆچکەیەکی گرنگ و بەناوبانگی هەورامانە کەوتۆتە سەرخەتی سنووری نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ئەم شارۆچکەیە بە قەڵای زانست و چرای ڕۆحی هەورامیەکان دادەنرێت. زێدی ڕەسەنی ئاهورامەزدا و یارسان و نەقشبەندیەکانە. بیارە شارە دێرینەکەی مەملەکەتی زاموایە، نشینگەی گەلە دێرینەکانی کوردستانە. گۆڕستانی قەسر، ئاگرەکەی ئاتەشگە، کڵاوەی ئاشوور، ئاسنەوەرد و هورموزگانی پیر محەممەد میراتی هەزاران ساڵەی ئەم نیشتیمانە چکۆلەیەن. بیارە خۆی ئێمە یانە خەڵکانێ وا ئەزانن لە پارتیەوە هاتووە، بەڵام وای نییە، چونکو ئەمە زۆر جار باسم کردووە ئەم مەسەلەی ناوی بیارە. ئێمە چاوەگمانەیە، چاوەگی فعلەکە یارەیە، یارە یاردێ بیارێ بیاردێ یاراتە یاردێنێ یارامە میارمێ ئیتر بەم شێوەیە ناوەکە هەموو سیفەتەکان وەرئەگرێ، یعنی هەموو سیفەتەکان وەرئەگرێ. فعلە ئەسڵەکە سیفەیە، سیفەکەش یارەیە. مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس فەرموویەتی لە یادداشتەکانیە بیارە لەبەر ئەوە ناودراوە کە زەمانی یۆنانیەکان هاتوون ئەم منتیقەیان بە ناوی ئەسکەندەری زولقەرنەینەوە هاتوون ئەم منتیقەیان داگیر کردووە و چوون بۆ پاشاکانی ئێران. لە بیارەوە بارەکانیان بردووە، بارە وای فەرمووە مامۆستا مەلا کەریم. ئەمە بەنسبەت یانی ساڵی تقریبەن 220 پێش زاینیە وابزانم ئەسکەندەر هاتووە. چوینە ئێران 4 ساڵ لەوێ بوون، دوای 4 ساڵەوە بوو خوا زروفێکی هێنایە پێشەوە هاتینەوە یەک ماڵ بەسەر ماڵا نەمابوو، یان یەک دیوار نەمابوو. کاتی ئەنفال حکوومەتی بەعس هەمووی وێران کرد بوو. بەڕەنجی خۆمان تازەمان کردەوە، بەخوا کەسی یارمەتی نەداین، زۆر یارمەتی نەداین. شفيتو لا رملي بين شنور شري مزار بلاوتوش دين بمكرو جادو بردال خيالي عزيز كشتاني بچه مكالي عزيز كشتاني بچه مكالي كم بيل ينفوري بچه مكوي فتمشي ونان ورمكو شوي شوان شونالان روزان رومين دايم فجاري دوريا كوتومين دايم فجاري دوريا كوتومين انت زور كوتين كنارو ديشتاو بليا بياري وماشي بهشتاو بليا بياري وماشي بهشتاو. خەتی هۆمایۆنی ئەو سنوورە دەستکردەیە لە نێوان پارچەکانی کوردستاندا دانراوە. مێژوەکەی بۆ پەیمانی ئەماسیەی ساڵی 1555 و پەیمانی زەهاوی لە ساڵی 1639 زاینی نێوان عوسمانی و سەفەویەکان دەگەڕێتەوە. ئەم سنوورە لە شارۆچکەی بیارەدا جیاوازتر دەردەکەوێت و جوگرافیای شارۆچکەکەی کردووە بە دوو کەرتەوە.
شارۆچکەی بیارە لە دێر زمانەوە هەبووە، یعنی ئەتوانین بڵێن پێش داینەکانی شارۆچکەی بیارە هەبووە، بەڵام چی بووە هەر جایی لە شوێنێکەوە دروستکراوە. ئێستا ئاساری کۆن لە سێ چوار شوێنەوە هەیە. اینجا هەموویان بە ئەو شارۆچکەیە کۆ بینەکەن کۆکراوەتەوە ئەبوویان ئەم بیارەیان هەڵبژاردووە کە بۆتە بە ئێستا شارۆچکەی کە ناحیەی بیارە. ئەم ناحیەی بیارە ئەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەڵەبجەوە، پارێزگای هەڵەبجە، کۆتووەتە سەر سنووری نێوان عێراق و ئێرانەوە، کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوورەوە. بە چەند وەسیلەیەک جیاکراونەتەوە. یەکێ لەو وەسیلانە ئەم جۆگەیە کە ئێمە لەسەری وەساوین. ئەم بەری کە ئێستا من تێیان ڕاوەستام ئەمە سەر هەرێمی کوردستانە، هەرێمی کوردستانی باشوور. ئەمەشیان ئەو بەرەوەش کە ئێستا ئەچمە ئەو بەرەوە لێرەوە، ئەمە لەسەر ئێرانە. ئەم ئێران ئێستا ئەگەر بێت و ئێستا حاضر من لێرە بێن من بگن لێرە ئەتوان محاسب بمکەن لەبەر ئەوەی تەجاوز مەرزیم کردووە. بەڵام لە بینی هەردووکیانە بم بەم شێوەیە، لە بینی هەردووکیانە، لە بینی خاکی کوردستان و هەرێمی کوردستان و باکووری کوردستانم، ڕۆژهەڵاتی کوردستانم. ئێمە پەیوەندیەکی کۆنمان هەیە، هەر لە دێر زمانەوە ژن و ژنخوازیمان هەبووە، خزم و خزمایەتیمان لەگەڵ یەکتریا هەبووە. هەندێک جاریش حادثەیەک شتێک ڕوویدا بێت لە بیارە خەڵک چوەتە نەگەڵمە، لا نەگەڵمە هاتووەتەوە بۆ بیارە. ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیمان لەگەڵ یەکتریا هەبووە و هەروە ئەمان توانی شەوانە لە بیارەوە بچین بۆ هانەگەڵمە و هانەگەڵمەش بێن بۆ بیارە بەو شەونشینی. یعنی ئەمان توانی بەو شێوەیە تەحاملی یەکتری بکەین. پەیوەندیەکی کۆمەڵایەتی باشمان هەیە لەگەڵ یەکتریا. بەڵام پاش ڕاگواستنی و پاش وەکو خۆیان ئەڵێن شەڕی کەنداو پەیوەندێکە کاڵ بووەتەوە. ئێران بندی هانەگەڵمەی بار کردووە بە چەند کیلۆمەترێک بدوێتی ئەو لای بیارەوە، وهەروە بیارەش هاکەزا بیارە بار نەکراوە، بەڵام لەبەر شەڕ و شۆڕ چووەتە هەڵەبجە، چووەتە سلەیمانی بۆ ئەولاتریش. بەو شێوەیە پەیوەندیەکەی نێوانمان کاڵ بووەتەوە، وەلەو ئێستاش هەیە باشترە. بەڵام ئێستا ئەتوانم بڵێم هەندێک ماڵی ئێرانی ئێستا لە بیارن و دەفتەر نفوسی ئێرانی عێراقیان بۆ دەرهێنراوە. هی بیارە شەرعی لە هاکەزا بەو شێوەیە هەیە. جوگرافیای ئێرەوە هەڵکەوتووە، سەرنجی گەشتیاران بۆ لای خۆی کەمەندکێش دەکات. ساڵانە هەزاران گەشتیار بەمبەستی جیاجیا ڕوو لەم شارۆچکەیە دەکەن. هەندێکیان بۆ گەشتی ئاینی و هەندێکی تریان مەبەستیانە کاتێکی خۆش لەگەڵ دیمەنی ئەفسوناوی سروشت و هەوای فێنکی باخەکاندا بەسەر برن. بیارە بە شوێنێکی گەشتیاری ناسراوە چەندین ساڵە خەڵک گەشتیار ڕوویتەکە لە باشووری عێراقەوە. بە تایبەتی گەشتیارەکان لە فەسڵەکانی هاوین و بەهار و پاییزە زیاتر ڕوویتەکە. لە پاییزە بە تایبەتی دیکۆرێکی زۆر جوانە بەخشێ، گەڵاڕێزانێکی جوانی هەیە و بە بۆنەی خانەقەی بیارەوە گەشتیارێکی زۆرتر ڕوویتەکە، چونکو لە ناو خانەقەی بیارە چەندین فەقێ تێدا پەروەردە دەکرێت و ساڵانە ئیجازەی فەقێتی وەرەگرن. زیاتر بەرهەمە دەستیەکان کە لە پوریەکان دەفرۆشرێن و بەرهەمە خۆماڵیەکان. بەرهەمە خۆماڵیەکان پێکاتون لە تو هەڵوژە و ڕوبە هەنار و دۆشاویت و ئەو سەرچاوانەی کە سەحین، یعنی بەبێ هیچ شتێک خەڵک زۆر بەکارهێنێ بۆ پێداویستی ڕۆژانەی خۆی و هیچ شتێکی تیانە. لێرە بەرهەمی دەستی خۆمانە، ئەو شتانەیە کە خاوێنە، یعنی تەواو شتێکی خاوێن، ئەوە نییە کارگەیەک شتێک دروستی کردوێت. لێرە بەرهەمی دەستیە،
ئەو بەرهەمانەی کە بەدەست چاگەکرێ لە ناو باخەکان ئێمە میوەکان لێکەینەوە و لێرە لە ناو دوکانەکان دەیفرۆشین عەرزیەکەین. پیشە دەستیەکان ئێستا لە بەهارە فەسڵەکان زۆرتر کڵاشمان هەیە، کڵاشی هەورامان بەناوبانگە وە کوڵە باڵە و هەنێشتی دەسیتر ئێستا لەخوا بەزیابێ خەڵک زۆر ڕووی تێکردووە کە خەڵکەکە خۆی دروستیەکە لە پشتوێنەوە بیگرە کڵاوە بیگرە ئەو شتانە زۆر لەخوا بەزیابێ بازارێکی باشی هەیە و خەڵکیش سەردانیەکە بۆنەی ئەو شتانەوە. لو ما والله كيرك يساوني أبي شارع وزر رني غوروني أبي شارع وزر رني غوروني جالي من هايغو عمري من هايغو شابي من هايغو. لە سەرەتاکانی سەدەی ڕابردوودا ڕۆژهەڵات ناس و گەڕیدە و وێنەگر و ڕۆژنامەنووسەکان ناوی بیارەیان بەرگوێ دەکەوێت و تامەزرۆن لە نزیکەوە بیبینن. لە ڕێگەی کامێراکانیانەوە وێنەیەکی ئەو ڕۆژگارەیان چرکاندووە. وێنەکان بۆ ئەو کات مانا و مەبەستێکی تایبەتیان هەبووە و بۆ ئێستاش بەها و مانایەکی دیکەیان هەیە و ڕوودا و گەلی شاراوە و جیاواز لە ناو وێنەکاندا نمایان دەبن. ئەم وێنەیە پێ دەچێت کۆتایی چلەکان بێت. وەکو باوکم بۆی باسە کردم ئەم وێنەیە ڕۆژهەڵات ناسێک هاتووە سەردانی بیارەی کردووە ئەم وێنەی گرتو و دواییش پێیداونەتەوە. باوکم شێخ موختار کوڕی شێخی عەلاءالدین شێخ ڕەوفی کوڕی شێخ عوسمان. ئەم وێنەیەشیان بۆنەیەکی ئاینیە لە نەوەدەکاندا خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا شێخ عوسمان عەبدولعەزیزی تایە لەگەڵ باوکم و شێخ سابت حاکم سابت کە ماممە ئەو وەختە بۆنەیەکی ئاینی بوو جەنابیان تەشریفیان هێنابوو بۆ خانەقای بیارە. مێژووی ئەم وێنەیەش ئەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی جیهانی یەکەم کە پەیڕەوانی تەریقەتی نەقشبەندی بە سەرکردایەتی شێخەکان مەرحومی شێخی نەجمەدین و مەرحومی شێخی عەلاءالدین لەگەڵ سۆفیەکانە و لەگەڵ عەشایری جافی ئەم مەنتیقەیە و عەشایری هەورامان بە دژی داگیرکاری سوپای ڕووسدا ئەچنەوە لە مەنتیقەی با بڵین ڕۆژهەڵات کە پێی لای ئێمە لە مێژووی کوردی با بڵین تاریخی کوردیە پێڵێن غەزای ڕووس. بۆ نمونە ئەم وێنەیە چوار کوڕی حەزرەتی شێخی عەلاءالدینن کەسیانیان لە ژیانیان نەماون. مامۆ موختارە ئەمەی ناوەڕاست باوکمە ئەمە خوا لێ خۆشبوو شێخ ئەمینە. ئەم مناڵەیان حاکم شێخ سابتە کە ئێستا لە ژیانە ماوە لە شاری سلێمانی نیشتەجێیە. ئەمە مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەرەتاکانی سیەکانی سەدەی پێشوو. خلص الناس أو قوتها هواجي يعني. والله وەکو پیشەگەرەکانی ساڵی هەفتاکان بڵێن
کڵاشکەری تیا بووە، ئاسنگەری تیا بووە، دارتاشی تیا بووە، جۆڵای تیا بووە، بە تایبەت ینی بژێوی ژیانیان لەسەر ئەو ئیژانە بووە، بژێوی ژیانیان لەسەر ئەو ژی نەبووە. ئێساش هەتاوەکو ئێستا هەندێ پیشە هەیە هەر بە ناوی عیلەکانەوە بانگەکرێت، بڵێن وەکو جۆڵا هینی تیا بووە وەستا مان بابای پێڵێن بە هینی خۆمان هەورامیلای خۆمان مان بابای پێڵێن، ئەو ئیشی جۆڵایی کردووە، ینی زۆر ئیشی جوانی کردووە. وەکو ئاسنگەری من تا 4-5 پشتم ئاسنگەر بووە. اینجا دارتاشی ئیشی دارتاشی ئیش نییە نە خۆم نەم کرد بێ، ئێستاش ئیشی دوکانی دارتاشیەکەم هەرماوە. وڵی گەشتیار هەندێکیان شتی چاکیان نەوێت، هەندێکیان بە شوێنی شتی هەرزان ناگەڕن. ئێستا خۆم کە ئیشی ئاسنگەریەکەم چەقۆی من زۆر بەناوبانگە، ینی دەستکەکانیان لە شاخی گامێش دروستیەکەم، لە شاخی کەڵەکێوی دروستیەکەم، دەمەکانیشی شتی چاک دروستەکەم. بە تایبەت لە سلێمانیەوە خەڵک هاتووە بۆ لام، لە دەربەنیخانەوە خەڵک هاتووە بۆ لام، لە هەولێرەوە تەلەفۆنیان بۆ کردووم، لە هەڵەبجەوە ئەو خەڵک زۆر دێ بۆ لام. بە تایبەت خورماڵ، ئیشی خورماڵم ئێستا لەلایە ئەوە لەو شاخانە دروستیەکەم، شاخی کەڵەکێویە دەستکەکانیان. بەڵام ئەم شتە بازاریانە، ئەو شتانەی کە لە چینەوەیێت زۆر تاسیری هەیە بۆ بازاری ئێمە. بۆ نمونە کابرایەت ئەلەویات چەقۆ فرۆشێ، یەک شەقۆیە بە 1000 دینار، کابرا هاتووە بۆ لای من گەشتیار ئەڵێ وەستا سێوان ئەو چەقۆیە بەچەنە؟ بۆ نمونە من چەقۆیەکی شاخی گامێش ئەبێ بیدەم بە 25-30 ئەو ئەڵێ لە بازار چەقۆیەک بە 2000. خانەقای بیارە جیاواز لەوەی پاشخانێکی گەورەی زانستی و ئاینی ناوچەکەیە، هاوکات ناوەندێکی گرنگە بۆ پاراستن و ساخکردنەوەی قۆناغێکی دیاریکرا و لە مێژووی ناوچەکەدا، بە تایبەت لە ڕێی ئەو کەرەستە و کەلوپەلە بەنرخانەی لەلایەن شێخانی تەریقەتەوە بەجێماوە. لە دوایەوەی بنەماڵەی نەقشبەندی بیر لەوە ئەکەنەوە کە ئەم منتیقەی هەورامانە باڵێکی چەپڕەوی بەسەریاک شاوە، بیر لەوە ئەکەنەوە چۆن شتێک بکەن کە ئەم خەڵکە لەم ناڕەحەتیە نەجاتی بدەن. هەڵ ئەسم بە دروستکردنی مەدرسە و خانەقای بیارەی شەریفە. ئەم مەدرسەیە لە شوێنی ئەم خانەقای ئێستا باخچەیەک بوو، شێخ عومەر ئەم باخچەیە ئەکڕێ، خانەقای لێ دروست ئەکا بەو نیەتەی کە ببێت بە سەدەقەیەکی جاریە تا ئەم خانەقایە مابێ. خانەقای لێ دروست دەکا و دەیهەوێ مامۆستایەک کە لەو سەردەمە شافیعی زەمانی خۆی بێ، ناوبانگی دەرکرد بێ، بیهێنێ و مەدرسەکەی پێدەست پێ بکە. ئەنێرێ بە شوێن مامۆستا مەلا عەبدولقادری کەبیر کە ئەمە مەقەدی مبارەکەتی ئەیهێنێ بۆ ئێرە و ئەیکا بە مودەڕیس فاتمەی کچی خۆی لێ مارە ئەبڕێ. ئەمەش مەقەدی فاتمەی کچی حەزرەتی شێخی ضیاءالدینە. لە 136 ساڵ پێش ئێستا ئەم مەدرسەیە کەوتۆتە سەرقاچی خۆی و دەستی کردووە بە خزمەتکردن. بیرۆکەی مۆزەخانە
لەناو مەرکەزی مەدرسە و خانەقای بیاری شەریفە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2014. ئەمەم بە خەیاڵا هات بۆ محاولەیە نەکەم وان بە چاکزانی مۆزەخانەیەک دروست کەم هەم فاسیلەیەک بێ لە مابینی ئەو ئافرەتانەی کە یەن بۆ زیارەت و لەگەڵ پیاوەکانە جیابن. ئەمەشم بە خەیاڵە هاتوتم بە هەم ئافرەتانیش ئیسیفادەی لێ بکەن هەم لایەنی پیاوەکانیشەوە ئیسیفادەی لێ بکەن. مۆزەخانەکەمان لە ناو مەرقەدا دانا کە کردمان بە وەکو دیوارێک و بربەستێک بۆ ئەوەی کە هەردوو لا تێکەڵ نەبن. مۆزەخانەکە پێک هاتووە لە ئەنجوبەی حەزرەتی شێخ محەممەد عوسمان سیڕاجەدینی یەکەمە کە تقریبا 200 ساڵ پێش ئێستەیە. بە شانازیشەوە کە دووبارە دەستخۆشی لە مام قادر دەکەن کە ئەمەی بە خەڵات لا ئێمە دای بە خانەقای بیارە. ئەمە گۆزەی حەزرەتی شێخ عومەرە کە دەستنوێژی پێگرتووە ئەڵێن ئاستنێکی حەوجۆشە ئەوە دامان ناوە ئەمیشیان پێی ئەڵێن کەشکۆڵ. کەشکۆڵ سەیریکە ئەمانە کەوتم بەشی سێمی خانەقا ئەوەیە کە علمێکی تەندروستی و طبیان هەیە. تقریبا 100 ساڵ پێش ئێستا شێخ عومەر و مریدەکانی بۆ هەر شوێنی ڕۆیشتون یەکێک کەشکۆڵی تایبەتی خۆی هەبووە. کەشکۆڵ چییە؟ کەشکۆڵ ئەو قاپەیە خواردن و خواردنەوەی تایبەتی خۆی تێدا خواردووە. ئەمیشیان عەسای مبارەکی حەزرەتی شێخی ضیاءالدینە عەسای دەستەکەی بووە. ئەمەش پێڵێن وەکازی پێڵێن یان عوکازی پێڵێن. حەزرەتی شێخی نەجمەدین کە کوڕی حەزرەتی شێخ عومەر و مەرقەدی مبارەکی لێرەیە ئەلبەتە لە کاتی حەڵقەی زیکرا کە کەوتۆتە تەمەنەوە لە کاتی دانیشتنەوە ڕابیتەیە نێوچاوانی مبارەکی خستۆتە سەری ئەلبەتە بۆ یاد و زیکری خوا. ئەلبەتە ئەمەش هێڵەکێکی حەزرەتی شێخ محەممەد عوسمان سیڕاجەدینی دووەمە ئەلبەتە کە ناردیان بۆ ئێرە ئێمە خستمانە مۆزەخانەکە و لەگەڵ سوپاس و ڕێزمان بۆ ئەو هەموو بەڕێزانێک کە کۆمەکیان کردین کە ئەو مۆزەخانەیان ئاوادان کردەوە. بیارە بەهۆی پێگەزانستی و ئاینیەکەیەوە بە ئەزهەری کوردستان و بیارەی شەریفە ناوی دەرکرد. بۆ ئێستاش هەموو زانستە شەرعیەکانی تێدا دەخوێنرێت و ڕەوتێکی ئاینداری کوردانەی بەرهەم هێناوە و لەگەڵ کولتور و سروشتی کوردەواریدا هەماهەنگ و گونجاوە.